بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی 5 ڕۆژە ڕاگیراوانی بارینان مانیان لە خواردن گرتو و باری تەندروستیان خراپە. جێگری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات کە ڕێگە نادرێت سەردانی ڕاگیراوانی بارینان بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری پاشەرچەی یاسا و ئازادی ڕادەربین لە هەرێمی کوردستان بۆچی دەگرێتەوە، کێن ئەوانەی کە دەستێوەردان لە کاروباری دادگاکان دەکەن و چۆن دەکرێت دادگاکان لە دەستێوەردان ڕزگار بکرێن و دۆسیەی ڕاگیراوانی بادینانیش بەکوێ دەگات. ماوەی 5 ڕۆژە مانگرتنی 5 سزادراوەکەی بادینان بەردەوامە و دۆخی تەندروستیشیان تەواو مەترسیدارە. سەرچاوەیەکی ئاگادار بە پەیامی ڕاگەیاند لە ڕۆژی سزادانیانەوە ئەو 5 چالاکوانە مانیان لە خواردن گرتووە. سەرچاوەکەی پەیام باز لەوەش دەکات تا ئێستا زیندانی کراوەکانی بادینان لە مانگرتن بەردەوامن و دۆخی تەندروستی و دەرونیان تەواو ڕوو لە خراپبوونە. پێشتریش گوڵستان سەعید جێگری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کردهبوو تەندروستی سزادراوانی بادینان باش نییە و 2 ڕۆژە دەمانەوێت سەردانیان بکەین، بەڵام لەلایەن ڕۆمی هۆکاری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و هێزانامنیەکانی ئەولێرەوە ڕێگەیان پێ نادرێت سەردانیان بکەن. لەسەر لێدوانەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە چەند ڕۆژێک پێش سەپاندنی سزا بەسەر ئەو 5 ڕۆژە مەنووس و چالاکوانی بادینان لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە وتبووی ئەوانە سیخورن و هەوڵی ڕەفاندنی کەسانی بیانی و تەقانەوەی بینا و کونسڵگەریە بیانیەکانیان داوە. دکتۆر فەرات حادهەم دادوەری داواکاری گشتی هەرێم بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەم جۆرە لێدوانانە بە جۆرێک لە جۆرەکان خەلەلە، با تایبەتی کاتێک لە کەسێکەوە دەربچێت کە سەرۆکیێکێک لە دەستە گرنگەکان بێت کە دەسەڵاتی جێبەجێکردنە. ئەمە دەستێوەردانە لە دادگاکان چونکە کاریگەری لەسەر ڕەوتی دادگا دەبێت، هەرچەندە پێویست نییە دادگا گوێ لە دەستێوەردانەکان بگرێت و پێویستە دادگا خۆی بڕیار بدات. باپی زانیاری ڕۆژنامەوانیەکان یەکێک لەو کەسانەی کە لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە سزادرا پێشتر لە دۆگ لەسەر دۆسیەکەی بێتاوان دەرچوو بوو، دادگاش بڕیاری ئازادکردنی بۆ دەرکرده بوو. دادوەر فەرات حاتەم ئەندامی داواکاری گشتی سەرسوڕمانی خۆی لە سەر گواستنەوەی دۆسیەکە بە هەولێر نیشاندا وتی ئەم بابەتە کە لە دۆگ بووە بۆچی دادگای تاوانەکانی دۆگ دادگایی نەکردووە و بۆچی دادگایکردنەکە هاتۆتە هەولێر. هاوکات باپی زانیارەکانی پەیام بە تۆمەتی بەرگریکردن لە دەستگیرکراوانی بادینان بڕیاری گرتن بۆ ئەیهان سەعید دەرچووە. سەرۆکاتی دادگای تێڵچوونی ناوچەی هەولێر دادگای تاوانی هەولێر 2 بە تۆمەتی دزەپێکردنی زانیاری لەسەر دۆسیی دەستگیرکراوەکانی بادینان با ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و باڵوێزخانە و کونسوڵی وڵاتان لە هەرێم و بەغداد با تایبەت کونسوڵخانەی ئەمریکا بڕیاری گرتنی بۆ ئەیهان سەعید دەرکردووە. هەروە هەوڵەکانیش بۆ بەدەنگێنانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ بەردەوامە و لەو چوارچێوەیەدا نامەیەک لە کەسوکاری 5 چالاکوانە زیندانی کراوەکەوە بۆ نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تری مافی مرۆڤ نێردراوە کە تێیدا باسی بێتاوانی یەرێک لە زیندانیەکان و دڕندەیی زیندان و دادگا و هەروەها سەربەخۆنەبوونی دادگایان کردووە و داوای ئازادکردنی زیندانی کراوەکان و تەواوی دەستگیرکراوەکانی بادینان دەکەن. نامەی کە سوکاری 5 زیندانی کراوەکە بە تێکست و وێنە ئاراستەی نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوی ئەمنستی و چەندین ڕێکخراوی دیکەی مافی مرۆڤ کراوە. پێشتریش دادوەر ڕزگار محەممەد ئەمین ئەندامی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان با دەنگی ئەمریکای ڕاگەاندبوو دادگای پێداچوونەوە دەتوانێت بڕیاری سزادانی ئەو 5 کەساڵ بۆشێنێتەوە ئەگەر یاسایی نەبوو دەتوانن ئەو تۆمەتبارانە یەکسەر ئازاد بکەن. دادوەر ڕزگار محەممەد ئەمین لەبارەی دوودڵی و نیگەرانی هەندێک خەڵک لالایەنی دادوەری لە هەرێمی کوردستان دەڵێت قۆناغی دادوەری و بارودۆخی عەدالەت و یاسا ئێستا لە خراپترین ئاستا دەبینم لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی. دادگای تاوانەکانی هەولێر لە پاش زیاتر لە 6 مانگ دەستگیرکردن سزای 6 ساڵ زیندانیکردنی سەپان بەسەر 5 چالاکوان و ڕۆژنامەوانانی بادینان لە پاش بڕیارەکەش ناڕزایی بەشێک لە خەڵکی و لایەنە سیاسیەکان و چالاکوانان و ڕۆژنامەوانانی گرتەوە. لە ئێستاشدا تاکەومێت دادگای پێداچوونەوە تەمیزی هەرێمی کوردستانە کە باڵاترین دەسەڵاتی دادوەریە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکرد لەسەر ئەم پرسە میێنداری بەڕێز دکتۆر ئیسماعیل نامیر دکتۆرە لە یاسا و مامۆستایی زانکۆمان کردووە کاک دکتۆر بەخێربێن سوپاس بۆ جەنابیشتە زۆر سوپاس ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر سادانی ڕاگیراوانی بادینان کە هەفتەی ڕابردوو 5 چالاگوان و ڕۆژنامەنووس بە 6 ساڵ زیندانی و دوای ئازادکردنیش بە 5 ساڵ چاودێریکردن سزادراون. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان کاک حەکیم بەڕاستی ئەمە ینی ئەم پێشینی ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕەوانشاد کاک نەوشیروان ئەو کاتە کە لە پارتی تون کرد ڕخنەیەکی تونی لە پارتی گرووە ئامادە نەبوو ماوەی سەرۆکایەتی بۆ مەسعود بەرزانی درێژ بکرێتەوە ناچار ئەوەیان بەرامبەری کرد بەم مادەی کە ئەو کاتی کاک نەوشیروانی پێ تۆمەتبار کرا بە هەمان مادە ئەمان حکوم دراون کە مادەی 156 قانونی عراقی بەڵام لە 2003 بە یاسای ژمارە 21 تعدیل کراوەتەوە. خۆی مادەکە ئەوەیە بە پێی ئەوی مادەی 156 قانونی عقوباتی عراقی ئەڵێ هەر کەسێک ئەگەر کارێکی بە ئەنقەست بکات بە مەبەستی زیانگەیاندن بە سربەخۆیی وڵات بە یەکێتی خاکی وڵات بە سەلامەتی زەوی وڵات و فعلەکەش فعلەن لەو فعلانە بێت لەو کارانە بێت کە ئەو زیانی لێ ئەکەوێتەوە لە قانونەکەیە کۆنەکەیە ئەڵێ عقوبەکەی عقوبەی ئەدامە. بەڵام ئەمان هاتوون تعدیلیان کردو لە 2003 ئەو کاتێک کە پەرلەمان لای لەژێر دەستی پارتی خۆیان بوو ئەڵێت مادەکەیان وا لێ کردو بەم شێوەیە ئەڵێ هەر کەسێک ئەگەر کارێکی بە ئەنقەست بکات بە مەبەستی زیانگەیاندن بە دامەزراوەکانی حکوومەتی هەرێم لە ڕووی زیانگەیاندن بە ئاسایش و سەقامگیری دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە سزا ئەدرێت بە سزایەکی کاتی یان سزای هەتایی ئەڵێ ئەگەر لە ئەنجامی ئەوەوە ئەو هینە دروست بێت یاخود ئەو زیانگەیاندنە دروست بێت. ئەمە یعنی طبعاً قانونی عێراقی کە پێشەوەی تعدیلی بکەن فعلا عقوبەکەی قاسیە بەڵام زیاتر کە ئەڵێ ئەگەر بە زمانە عەرەبیەکە بێ ئەڵێ من شأن ذلك الفعل أن يؤدي إلى ذلك يعني عادة ئەو فعلها ببێتە هۆی ئەوە. ئەمە ئەم برادرانە کردویانە کە گیراون لەسەرەوە مەسەلەی ینی ئیمۆجی و مەسلەی نازانم لایک و گروپ چات و مەسنجەر و ئەمانە ئەمە نەهاڕەشەیە بۆ سەر سەربەخۆیی وڵات نەهاڕەشەیە بۆ سەر دام و دەستگاکانی دەوڵەت. جا من ئەمەگەڕێمەوە بۆ لوبی پرسیارەکەت. پارتی ماوەیەکە هەستی بەوە کردووە کە لە بادینان و لە هەولێری پایتەخت دەنگی ناڕەزایەتی بەرز بۆتەوە لە زوڵم و زۆر و ئیستیبدادی پارتی دیموکراتی کوردستان و خۆپیشاندان کراوە. پارتی ڕەنگە ئەم دۆخی پێ قبول نەکرێت چونکە لەوە ئەترسێت ئەگەر ئەو ناڕەزایەتیانە بەردەوام بێ ممکنە دۆخەکەی لە دەست دەربچێت و ممکنە نەتوانێت کۆنتترۆلی بکە. بۆیە هەر لە سەرەتاوە بەم توند و تیژیە وەڵامیاداتەوە ئەوەی کە هەیە نەپەیوەندی بە یاساوە هەیە نەسەروەری یاسا نە هیچ شتێک ئەوە پەیامێکی سیاسیە بۆ خەڵکی بادینان و خەڵکی هەولێر بۆ سەرکوتکردنیان بۆی پێیان ئەڵێت ئەڵێ هەر کەسێک ئەگەر خۆپیشاندان بکات هەر کەسێک ئەگەر ڕخنا لە حکوومەتەکەی مەسعود بەرزانی بگرێت هەر کەسێک کە ڕخنە لە پارتی بگرێت هەر کەسێک بەو دۆخە ڕازی نەبێت کە پارتی سەپاندوێتی بەسەر خەڵکە لە زۆنی زەرد ئەوە چارە نووسەکەیەتی بەو شێوەیە ئێمە مامەڵی لەگەڵاکەین. جا ئەمەی کە هێناویانە طبعاً یاسا و مشتانیان هێناوە بەرگێکی یاساییان بۆ دووریوە بۆی طبعاً هەموو ناوخۆ هەمومانە زانین کە ئەمە هیچ پەیوەندی بە یاسا و شتی واوە نییە هاتوونە بەرگێکی یاساییان بۆ دووریەوە بۆی پیشانی وڵاتانی تر بن کە عەلە ئاساس ئەمان هەرێمێکی زۆر یاساین ڕێز لە یاساگرن لە دادگاگرن. بڕات بێ ئەو دادگاکردنەی کە ئەم چالاکەوانانە کران لە هەولێر بڕات بێ ڕەنگە دادگای شۆڕش کە وەختی خۆی لە سەردەمی بەعسا تقریباً هەر وەکو یەکلێکەوە نزیکن ینی بە یەک دوو جەلسە کۆتاییان پێهێنا حکم دەرچوو لە کاتێکا مەسەلەی زۆر بەسیط هەیە ساڵێک دو ساڵ و نیوێک ئەمەی پێچێت بە یەک دوو جەلسە کۆتاییان پێهێنا حکمیان تیا دەرکرد ینی نەگویان لێگیراوە نە حەقی دیفاعی تەواویان پێدراوە دادوەرێکی حیزبیان هێنا وەکو ئەوەی کە بەرپرسی لقێک بێت یاخود بەرپرسێکی حیزبی بێ لە بارگایەکی حیزبی ئەمریان پێکردو و توانە کاک ئەوانەمان بۆ حکم بە 6 ساڵ و 5 ساڵیش لە دواترە مراقبە ئەوانە بکرێن یعنی هیچ پێوەرێکی دادگاییکردنی نێودەوڵەتی هیچ پێوەرێکی ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ هیچ ئەمانی تیان نەبووە مجرد پەیامێکی سیاسی و پارتی دیموکراتی کوردستان ئەوێ بیدات بە خەڵکی ئەو منتیقەی ژێردەسەڵاتی خۆی و بە ڕکابەرەکانی و بە نەیارەکانی لەو منتیقەیە کە ئاڵێ
بجۆڵێنەوە بەم شێ مامەڵەتا باش زۆک و تهدید ینی ئەوەی کە بازدەک لە ژێر فشارە دانیان پێدا هێنرا بڵین دانێن بە تاوانەکان بەو تۆمەتانی کە ڕۆبەڕیان کراوە دانێ پێدا بنرێ ئەمە ڕێگە پێدراوە یاخودت تا یەکێک بۆ نمونە شێرۆن شێروانی لە ناودادگای باسی دەکە کە بە ناموسی هەڕەشەی لێکراوە پێشتری ئەم حاڵەتە بڵین لە هەموو شوێنەکانی کوردستان هەیە ئەم ئەشکەنجەدان زیندانی نهێنی نازانم هەڕەشەکردن بە ناموس بڵێ زەن کاک حەکیم ئێمە لەمەیان مونسیڤین نەڵێن هەموو شتێکیش هەر پارتی دی و درنجە و ئیتر ئەوەی کە لەم زۆنەی تر لە زۆنی سەوزە حاکمە ئەمانە ئیتر زۆر ئەم زۆنە شامی شەریفە و خەڵکێکی زۆر دادپەروەر حکومی تیاکات بڕوا بێ لە هەموو زیندانەکانی هەرێمی کوردستان بانەڵێن لە هەموو زیندانەکانی ینی لە زۆربەی زیندانەکانی هەرێمی کوردستانە لێدان هەیە ئەشکەنجەدان هەیە ئازاردانی نەفسی هەیە هەڕەشەکردن بە ناموس هەیە یعنی ئیهانەکردنی ئینسان هەیە کەرامەتشکاندنی ئینسان هەیە ئەنواع ئاشکالشت هەیە من خەڵک زیندانی بووە دواتر بەر بووە هاتوو بۆ خۆمی گێڕاوەتەوە ئەڵێ ئەو ئیهانەکردنی کە لە ئەم زیندانانی هەرێمی کوردستانە هەیە دە بە هەردوو زۆنەکەەوە لە هەر خەڵکم بینی و لە هەردوو زۆنەکە ئەڵێ ئەو ئیهانەکردن و کەرامەتشکاندن و بێ ڕێزیکردنەی بە مرۆڤ هەیە لە زیندانەکانی باسی شەهر هەمان شت هەبووە جا مشکیلەکە ئەوەیە ئەوان ئەسڵەن ناوێرن بیشی گێڕنەوە پێشتری سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لە خولی پێشۆ باسی لەوە کردبوو کە هەموو ئەو ڕفتار و ئاکارانەی کە بەعس کردی ئێستا لە بەشێک لە زیندانەکان دووبارە دەکرێنەوە و زیندانی نهێنیش هەر لە کوردستانە بڵین بوونی هەیە بەڵێ زیندانی نهێنی هەیە ڕفاندن هەیە وەکوتم بێڕێزیکردن هەیە و دواتر دوای ئەوەی کە ئەمانیان بەرامبەرەکەن هەڕەشەشان لەکەن ئەڵێن ئەگەر بیگەڕنەوە لە ڕاگەاندەکان باسیکەن بیگەنە دەستگانی و دەوڵەتیەکان بیگەنە دەستگاکانی مافی مرۆڤ ئەکوژرێن ینی نامێنن زۆر بەداخەوە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان ئەو ئەو ڕاپەڕین و بەرگریکردن و شۆڕشەی کە وەختی خۆی کردی بۆ ئەوە نەبوو کە زیندانی نهێنی هەبێت بۆ ئەوە نەبوو کە خەڵگاوە کەرامەتی بشکێنرێت بۆ ئەوە بوو کە تۆزە کەرامەتی بۆ بگەڕێنرێتەوە یعنی کە تۆ کەرامەتت بشکێنرێت کابرایەکی عەرەبی بەعسی بیکە و کەسێکی کورد بیکە هەر کەرامەتشکاندنە و بگرە ئەو کەرامەتشکاندنەی کە کوردێک ئیکا بەرامبەرێت ڕەنگە ناخۆشتر بێ قورسترە ئازاری زیاترە چونکە ئەوە لە نەوەی خۆتە لە هاوزمانی خۆتە کاتی خۆی تۆ هاوکاری بووی دەرگات بۆ خستۆتە سەر پێش نانت پێداوە لە شاخ هاوکاری بووی ئێزا کە دێ کەرامەتە دەشکێنی و هیچ حسابێکت بۆ ناکە لەبەرەوە هەر هەمان شتە بەداخەوە هەرێمی کوردستان و لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشە بەردەوام لە بلاگلیستایە یعنی لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتان ئەو هەرێمانەیە کە ڕێز لە مافەکانی مرۆڤ ناگرن ئەم دۆخێکی زۆر خراپی ئێمە پیاتێ پڕین یعنی سەکە من و تۆ لێرە دانیشتین هیچ زمانێک نییە کە ئێمە دەدەقەیتر ناگیرین و نابرین کەرامەتمان ناشکێنرێت ئەمە دۆخێکی زۆر خراپە ئەم بێ هەمومان لەسەر ئەم دۆخە بینە دەنگ یعنی ئێستاکە ئەو پێنج کەسەی کە گیراون تەبەن کۆمەڵی خەڵکن پێنج کەس ئەوانی کە سزادراون ئەوە مشکلی کەسی خۆیان نەبووە هیچ کێشێکی شخصیان نەبوو ئەوانە دیفاعن لە من و تۆ کردو دیفاعن لە قوتی خەڵک کردووە دیفاعن لەم هەرێمە کردووە ئەڵێن با سیستم هەبێت لەم هەرێمەیە بۆ ئێمەش نابێ ئەمانە بەتەنیا بەجێ بهێڵین ئەگەر ئێمە هەر کەسە و دەست بە کڵاوی خۆیەوە بگرێ با نەیباوە بڵێن وەڵا ئەمانە کێشەی شخصی خۆیان هەبوو ڕەنگە ئەمانە تۆمەتبارن وەکو ئێستاکە ئەوەی ڕێخەری دیندار زێباری پیان ئەڵێ وەڵامانە دز و جەردە و قۆڵبڕ و ڕێگر و جاسوس و ئەمانە بوونە ئەمانە دزیان کردووە ئەمە خەڵک نابێ خەنعات بەم قسانە بکە ئەمە قسەی بەتاڵن ئەم خەڵکانە ئەم جوامێرانە لەسەر قوتی خەڵک گیراون لەسەرەوە گیراون کە ژیانی زەلیلی ژیانی ژێردەستەیی ژیانی ئەویان قبول نەکردووە کە زەلیل بکرێن کە کەرامەتیان بشکێنرێت دەنگێکی ناڕەزایەتی زۆر گەورەیە لە بادینان و لە زۆنی زەرد بەرز بۆتەوە ئەبێ هەموو کوردستان هەموو کورد لە هەموو پارچەکان لە هەموو جیهانە ئەبێ پشتیوانی بکەین نەهێڵین ئەم دەنگە کپ و خەفە بکرێت پەیوەندی بە منەوە نییە دوات سەری ئەوانیش دێت بەڵێ سەرە هەمومان دێ ئەگەر تۆ لەسەرەوە نیتە جواب بڵی پەیوەندی بە منەوە نیە سبەینێ سەرەی تۆشات خەڵکیشەڵە پەیوەندی بە منەوە نیە لەبەرەوە کاتە من دەسەڵاتی ژەمەی پێخۆشە تاک هەمومانەگرێومان کاتە زیندان و کەرامەتی هەمومانەشکێنێ و کەسیش ناتوانێت قسە بکات بەڵام ئەگەر ئێمە بینە جواب لە سەریان بە تەنیا جیان نەهێڵین بڵین بابا ئەمە ئێوە ئیکەن ئێوە غەڵەتن ئەمانە لەسەر ڕێگە ڕاستەکەن ئەمانە ژیانی
ژیانێکی باش ژیانێکی شایستیانێ بۆ خەڵک ئەمانە سیستمیانەوە بۆ هەرێمی کوردستان ئەمانە ئەیانەوە هەرێمی کوردستان لە وڵاتان بچێت لە سیستمێکی پێشکەوتوو بچێت ینی کوردیش حەقی خۆیەتی وەکو هەر هاوڵاتەیەکی تر ژیانێکی شکۆمەندانە بژی لەبەرەوە نابێ ئێمە بەتەنیا ئەم جوابێرانە بەجێ هەڵی باشە بەس بڵین ئێستا باز دەورەکەی کە مانیشان گرتووە بارودۆخیان خراپە هەتا جێگیری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان ئاماژەی بۆ کتوبڕەکەیان پێنادرێت سەدانیشان بکرێ ئەمە لە یاسا جێگەری بێتەوە ئەگەر بڵین بەسەریشاندا ساغ بۆ بێتەوە چەندەوە تۆمەتە بڵێن مافیەوەی نییە زیندانی خەڵک سەردانی بکە لی بپرسێ بزانی بارودۆخی چۆنە بەڵێ ئەمڕۆ طبعاً بڕست حاکم فەرهاد داواکاری گشتی لە سلێمانی بەڵێ یان دادوەرە لە داواکاری گشتی لە دەستگای داواکاری گشتی لە سلێمانی قسێکی جوانی وتۆ توێتی ئەگەر ئەمانە فعلا ئەو تۆمەتانەی کە باسەکرێ بەسەرانە ساغ بۆتەوە ێ باشە بۆچی 6 ساڵیان کەنە زیندانەوە زیندانی موعەبەدیان بکەن زیندانی هەتا هەتاییان بکەن کە زیندانی هەتا هەتاییشیت کرد کاک حەکیم دێمەوە سەر ناوەخنی پرسیارەکە کە زیندانی هەتا هەتایی کرد ینی کابراایەک ئەگەر 100 زەلامیشی کوشتە بێ کە زیندانی هەتا هەتاییەکەی هەموو مافێکی خۆی هەیە ئەمە تەواو تۆ زیندانی هەتا هەتاییت کردو عالی کاکەجان بۆ نمونە تا مردن تۆ بێ لە زیندان نابی بەڵام مانای وانە تۆ ئیتر مافەکانی تر لێ بسەنیتەوە مافی خەڵک بینینی هەیە مافی خواردنی هەیە مافی ئەوەی هەیە مناڵەکانی ببینێ مافی تەلەفۆنکردنی هەموو مافانەی کە یاسا بۆی دابین کردو بەڵام مە تا هەتایە لە زیندان نابێت تۆ کە مادام حکومت داوە بەسەریە تەواوی تر تۆ بێ ڕێز لە مافەکانی تر بگری لە دوای حکومەکە کۆمەڵە مافی تری هەیە کە تۆ بێ ڕێز لە مافانەی بگری و ئەبێ وەکو مرۆڤ سەیری بکەیت بەڵام بەداخەوە ئەمانە لە دوای ئەوەش کە حکوم دراون تەسەوڕەکەم هەر ئازار و ئەشکەنجە بدرێن هەربێکی نەفسیان لەگەڵاکرێت و وان لێ کراوە تەنانەت کە سوکارەکانیشان خەڵکی ئەو منتیقەیە بەتایبەتی لایەن گر و دۆستانی پارتی ئەوانە بە جۆرێکی وەکو بڵێ دوونی سەیریان بکەن کە ینی هەست بە غەریبی بکەن لەو کۆمەڵگەیە و ڕەنگە نەوێرن تعبیر لە ناخی خۆیان بکەن لە دۆخێکی ئێمە تێگەین لە دۆخێکی زۆر خراپە گوزەرانە بەنەسەر بەڵام ئیشەڵڵا ئەم دۆخە بەردەوام نابێت ئەم دۆخێکی کاتیە ئیشەڵڵا ئەو جوامێرانی کە گیراون لە دەرفەترین یا لە نزیکترین دەرفەتە ئازاد دەکرێتەوە ئەگەر دەرفەتێک مابێ بۆ ئازادکردنیان چییە دەتوانرێت ئازاد بکرێن بەڵێ طبعاً ئەو حکومەی کە دەرچووە ئەبێ بڕا بۆ دادگای پێداچوونەوە دادگای پێداچوونەوە سەیری ئەکات ئەگەر سەیری کرد پێچەوانەی یاسایە و ئەم حکومە ئیجحافی تایە بە حەقی ئەم جوامێرانی کە گیراون حتممە نەبێ بیگەڕێنێتەوە یان حکومەکە هەڵەوەشێنێتەوە ئەیگەڕێنێتەوە بۆ دادگای ئەو کە پێوترە دادگای بابەت یان دادگای بابەتی ئەو دادگایە بێ جارێکی تر سەر لە نوێ لێکۆڵینەوە ئاکادیان سەر لە نوێ بە حکومەکە ئاچێتەوە و لەژێر ڕۆشنایی تەوجیهاتی دادگای پێداچوونەوەیە ئەو کاتە حکومێکی دروستەدات بۆیە وەکو سەرۆکی هەرێمیش جێگری سەرۆکی حکوومەت ئەمەلی خەڵک ڕێکخراوەکان و ڕێکخراونی دەوڵەتەکان کۆنسوڵی وڵاتان هەمووی ئەمەلی ئەوەی لەسەر ئەوەیە کە دادگای پێداچوونەوە دوور لە کاریگەری حیزب و فڵان کەس و ئەم و ئەو بتوانێت زۆر بابەتیانە بەم حکومەدا بچێتەوە و حکمێکی یاسایی دروست سەبارەت بەم بابەتە دەربکات. باشە بەس سەرۆکی هەرێمیش دەتوانێت ئەگەر لە حاڵک دادگاکەش بۆ نمونە پێداچوونەوە هەر حکومەکەی خۆی پەسەند کرد دەتوانێت لێبوردون دەرکە سەرۆکی هەرێم چکە و زانڕایەکی جیاوازی هەبوو کە ئامادە نەبوو ئەو بە جاسوس و بەسی خوڕناوی مەری وتی ڕاگیراوانی بادینان وتی ئێمە دوابڕیاری بڵین دوابڕیاریش نییە دەتوانێت ئەویش ئەگەر بیەوێت سەرۆکی هەرێمێکێک لەو دەسەڵاتانەی کە دراوە بە سەرۆکی هەرێم لە یاسای سەرۆکایەتی هەرێمە مەسەلەی ئازادکردنی خەڵکە یان لێبوردنی دەرکردنی لێبوردنی تایبەتە لەلایەن خۆیەوە بەڵام عادەتەن سەرۆکی هەرێم ئەم دەسەڵاتە بەکارەهێنێت بۆ هەندێک تاوان بۆ تاوانانەی ڕەنگە سڵحی تیا کرابێت هەندێک تاوان کە ینی زیانی گەوریتیان نەبێ بۆ سەر ئاسایشی وڵات ئەگەر ئەم جوامێرانە ئەمیان بەسەرە ساغ بێتەوە کە ئەمانە زیانیان بە ئاسایشی وڵات گەیاندووە ڕەنگە سەرۆکی هەرێمیش ئەو کاتە ڕێگە بە خۆی نەدات کە خەڵکێک بەربات کە زیانی بە ئاسایشی وڵاتەکە گەیاندووە ئەو کاتە سەرۆکی هەرێمیش ڕەنگە بکەوێتە ژێر فشارێکی ڕاگەیاندنی گەورەوە و ژێر فشارێکی ڕەنگە حیزبەکەی خۆی و ژێر فشارێکی دەستگا حکومی ئەوانە باش بۆیە هیوادارم نەگاتە ئەو دۆخە هیوادارم لە دادگای پێداچوونەوە حکومەکە ڕاست بکرێت بەڵام بەس وەکو ناکۆکی و ناکۆکی بۆ نمونە سەرۆکی حکومەت بە سیخڕ و بە جاسوس بۆ نمونە ناوی بردن سەرۆکی هەرێم بە ڕاگیرە و هەتا ئەدهەم بارزانی کەندامی سەرکردایەتی پارتیە
دەڵی هیوادارم ئازاد بکرێن بگەڕێنەوە بۆ باوەشی خانەوادەکانیان. ئەم جیاوازێنە کاریگەری دەبێت لەسەر دۆسیەکە بە بۆچوونی بەڕێز. وڵی یەکەوێتە سەر ئەوەی دادگای پێداچوونەوە چیەکە کاک حەکیم. دادگای پێداچوونەوە هەر بۆ زانیاری جەناب و بینەرانی خۆشەویستی کەناڵی پێیاویش. دادگای پێداچوونەوە ئێستاگە خۆی لە تەنگەژەیەکی گەورەیە. ئێستا دادگای پێداچوونەوە وابزان 5/5 بەرامبەر ڕێک ڕاوەستاون، 5 دادوەری یەکێتی 5 دادوەری پارتی، یان با نەڵێن یەکێتی پارتی نزیک لە یەکێتیەوە یان نزیک لە پارتیەوەیان ئەمانە حسابن لەسەر یەکێتی، ئەمان حسابن لەسەر پارتی، ینی ماوەیەکی دوور و درێژ ئەمانە کۆبوونەوەیان نەکردووە. نازەمە جەنابتان دیقەتاندا بێ یان لە ماوەکانی ڕابردووە ئەوانەی کە ئەندامانی دادگای تەمیز بەشێکی زۆریان چون بۆ لای سەرۆکی هەرێم بۆی کێشەکەیان بۆ حەل بکات و وعدی پێدابوون کە کێشەکەیان بۆ حەل بکات. یعنی ئێمە داواکەین کە دادگای پێداچوونەوە کێشەکەمان بۆ چارەسەر بکات. ئەوان خۆیان کێشەیەکی گەورەتریان هەیە، داوا لە سەرۆکی هەرێمەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکات. یعنی ئەم وڵاتە هەمووی نییە ئاڵۆز بۆ ئاڵۆزکاوە بەسەر یەکتریان، نازانی لەکوێوە کۆبڵی هینەکان بدۆزیتەوە سەری ئەو کێشەکان بدۆزیتەوە. بۆیە خوا بکەم دادگای پێداچوونەوەش بەهۆی ئەم کێشەی ناو خۆیانەوە، بەهۆی ئەم ترازان و دابەشبوونی نێو خۆیانەوە ینی ئەوە نەکات کاریگەریەکی وای نەوێت لەسەر قەزەکە. اینجا کە کێشەیەکی تر هەیە لە دادگای پێداچوونەوەی مەگەر زەختی ئەعلام و زەختی شەقام. من بۆیە لێرە داواکەم کە شەقام سار نەبێتەوە، نەک بڵێ وەڵای من خۆپیشاندانێکم کردو و تەواو ئەمە کاریگەری هەبووە و نازانم سەرۆکی هەرێم هاتۆتە سەر حکم. هەندێک جار تۆ خۆپیشاندانەکەی ئەوان دێنە سەر حکم و بە گەرمی پێشوازی لەواکەن ئەڵێن پەیامەکە گەیشتووە، بەڵام دواتر هەر بۆ ئەوەیە وەکو بۆ ساردکردنەوەی تۆ ئیتر بوات پشتگوێخن. لە دادگای پێداچوونەوە قەزەی وا هەیە بە ساڵ 6 مانگ 7 مانگ ئەمە ئەمێنێتەوە لە دادگای پێداچوونەوە ماوەیەکی زۆرێ لەبەرەوە بێ خەڵک سار نەبێتەوە بەردەوام بێتە سەرخەت چی بکە بڵێن ئەبێ بەردەوام دەنووکی لەسەر دادگا و لەسەر حکوومەت و لەسەر سەرۆکی هەرێم و لەسەر پەرلەمان و لەسەر دامەزراوەکان بێ بڵێ کوا ئەو جوامێرانەی بادینان کەی ئازادیانەکەن کەی پێداچوونەوە بە حکومەکەکرێت بەردەوام. یعنی ئەوە نەبێت کە تۆ خۆپیشاندانێکت کردووە و تەواو بڵێ من ئەو ئەرکی خۆم جێبەجێ کردو، ئەرکەکەمان بەوە جێبەجێ بێت کە ئەو حکومە ڕاست بکەین ئەو ناحەقیە لەسەر و جوامێرانە لابێت. وەکو ڕاگەیاندنیش و تەداوانیش ئەرکیانەیە بەتەکید ڕاگەیاندنیش ئەبێ بەردەوام لە هەفتەکەی ئەگەر هەموو ڕۆژەکە باسی ئەو جوامێرانە نەکات ئەبێت لە هەفتەکەیە 3 ڕۆژ لە هەواڵەکانە ڕۆژانە بکرێت، هەواڵی لەسەر بکرێت، بەرنامەیان لەسەر بکرێت. ئەم نابێ ئەمانەمان بیر بچنەوە هەر ئەوەندە چونکە بیرمان چۆ کۆن بوو ڕەنگە ئەو کاتە ڕەنگە قەزەکە بە شێوەیەکی تر بچێتەوە. وەکو پەرلەمان لیژنەی مافی مرۆڤ کە خۆشیان دەڵێن ڕێگەیان پێنادن سەردانیان بکەن. وەڵڵاهی بەداخەوە جێگیری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤە لە پەرلەمان کە وتویتی ڕێگەیان پێنادن سەردانیان بکەن. وەڵڵاهی بەداخەوە کاک حەکیم مەسەلەی پەرلەمان ینی پەرلەمان هیچ چینێکی ئەوتویان بۆ نەهێشتۆتەوە، بەهایەکی ئەوتویان بۆ نەهێشتۆتەوە. پەرلەمان ئێستاکە وەکو دەستگایەکی پاشکۆی لێ هاتووە، پاشکۆی حکوومەتە، حکوومەت هەرچیەکی بێ داوای لێ بکە کۆبێتەوە کۆبێتەوە، داوای لێ بکە دابخرێت داخرێت، داوای لێ بکە فلانەشت بکە فلانەشتەکە، داوای لێ بکە فلانەشت نەکە فلانەشت ناکات. پەرلەمان ناتوانێت وەزیرێک بێتە بەردەمی کە دووسێ پرسیاری لێ بکات. پەرلەمان هیچ ینی ئێستاکە دەستگایەکی زۆر پاسیفە، هیچ اینێکی هێز و کاریگەریەکی نییە، بەڕاستی لە دۆخێکی لە خراپترین دۆخەکانی ئەگوزارێنێت. باشە بەس بڵین خراپترین دۆخەکە بۆ سەروەری یاسەش ڕاستە بۆ ئازادی ڕادەربڕین. ئێستاوەی لە تووشکاندێکی پێیان وایە کە ئێستا دۆخەکە زۆر باشە ئازادی ڕادەربڕین و یاسە دەڵێن یاسە سەروەرە دادگە سەر بەخۆی پێچوانەی تریشی دەڵێن لە خراپترین دۆخیدایە مەسلەی یاسا و مەسلەی ئازادی ڕادەربڕین. وڵای ئەوانەی کاڵێن یاسا سەروەرە و ئازادی ڕادەربڕین لە باشترین دۆخیدایە ئەوانە خەڵکێکن لەگەڵ ڕێزما ویژدانی خۆیان فرۆشتووە لە باشترین دۆخایە بۆ ئەوان کە پاریان نەدرێتی ئەوڵێ قسە فڕێبن جنێو بەموبۆ بن بێن مەدحی حکوومەتەکە بکەن و قسە بەوانە بکەن کە ڕەخنە لە حکوومەتەکە ئاگرن و قسە بەوانە بکەن کە ئاڵێن ستەممان لەسەرە، قسە بەوانە بکەن کە ئاڵێن بابە ئێمە لە دۆخێکی زۆر ناهەموار و زۆر دۆخێکی دژوارین، لە تاو ئازاری برسێتی ئێمە هاوارمانە، لە تاو ئازاری نادادی هاوارمانە. بۆ ئەوان ئەو کەسانەی کە دژی ئەم ڕەوتە دژی ڕەوتی جەماوەر قسە ئەکەن و بە سیخڕ و بە نۆکەر و بە خائین و ئەوانە لە قەڵەمیانەدەن لە بەرامبەرەوەی پارەیەکە وەریەگرن و وژدانی خۆیان فرۆشت و خۆیان فرۆشتووە. بۆ ئەوان دۆخێکی لەبار و یاسا سەرۆر و هەموو شتێکە نە ئیشان لە دەوایی لەوەستێ و ژیانیان بۆ فراهەم کراوە و سەفەر و سیاحە و شتی خۆیان هەیە و هەموو شتێکیان هەیە لە ژیانە. بەڵێ بۆ ئەوان زۆر باشە، بەڵام بۆ خەڵکی تر و بۆ زۆرینەی خەڵک بۆ لە 180 خەڵک لە خراپترین دۆخای. پێت وایە ئێستا دۆخی یاسە لەم کابینێ
ئازادی ڕادەڕوونیش پاشکشەی زیاتری کردویان وەکو خۆی ماوەتەوە لە وەکو پێشووتر یاخود بەرەو پاشکشەی زیاترە ئازادی ڕادەربڕین بۆ خەڵکی ئاعتیادیش ناڵێم بۆ وەزیرەکان ئەڵێم چۆن هیچ وەزیرێک دەتوانێت شتێک بڵێ کە سەرۆکی وەزیران بەدڵی نییە وەزیرێک ناتوانێت نەخێر ناتوانێت وەزیرەکانیشی کۆنتترۆل کردو هەر ئەنجومەنی وەزیرانی بە تەواوی کۆنتترۆل کردو سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی ئەم بەڕێزە کاک مەسرور بەرزانی وا خۆیە بینێت کە ئیتر ئەم سەرۆکی کۆمار و لە ناو خەڵکەوە هەڵبژێردرا و ئەم وەزیرانە ئەم یەک تەعینی کردوون لە کاتێکە ئەم سەرۆکی ئەنجومەنەکەیە ئیداری ئەنجومەنەکەدات یعنی هەردووکیان ئەو کاک مەسرور بەرزانی بە سیفەتێک لە پەرلەمانەوە دەنگی پێدراوە فلانە وەزیریش بە سیفەتی وەزیری لە پەرلەمانەوە دەنگی پێدراوە ڕەنگە هەندێک وەزیر دەنگی لێش زیاتر هێنابێت یعنی شەرعیەتەکەی لەوە بەقوترە بەڵام بەداخەوە ئێستاکە ئەم تەنانەت وەکو بڵێ جڵەوی وەزیرەکانیشی گرتووە وەزیرەکانیش ناتوانن هەندێک لێدوان و ئەوانە بدەن تەنان لێدوانی لەوانیش قەدەغی کردو و ڕێگە ئەوەی کە ئەو پێی خۆش بێ بەو شێوەیە قسە بکەن ناتوانن هەندێک شت هەیە بێڵێن بەداخەوە اینجا بۆ خەڵکی ئاعتیادی چۆنە و بۆ خەڵکانی تر کە هیچ پلۆ پۆستێکی نییە بە تەکید ئەگەر لە زۆنی زەردا بیت وەکوتم لەسەر لایکێک ئەدگرن 6 ساڵەتکەنە سجنەوە و لەسەر ئیمۆجیەکیان لەسەر نازانم گروپ ماسنجەرێک یان گروپ چاتێکیان شتێکی لەو بابەتانە بێ ئەوە ئیتر ئەدگرن و بە جاسوس و بە خاین و بە خۆ فرۆش و بە خاک فرۆش و بەمانە لە قەڵەمەدا باشە بەزۆکو دادگا و سەروەری یاسا جیاوازی هەیە لە نێوان ناوچەکان یاخود لە هەردوو سنووری یەکێتی و پاریە یعنی لە بارودۆخێکی زۆر خراپە کە بەو شێوێنە بۆ ڕابردوو بڵین ئەوەی هەیە طبعاً سلێمانی هەروە بۆ لە تاریخا تا ڕادەیەک تۆزێک جوڵەیەکی زیاتری تیا بووە من ناڵم دۆخی دادگا لە زۆنی سەوزا باشتر لە زۆنی زەرد من لەو ماوەی ڕابردوو شەوتارێکم نووسی و بە بوردی ئەوم شیتەڵ کردو و وردم کردوێتەوە کە دۆخی دادگا چۆنە لە دادوەرەکان چۆن دامەزرێنرێن و پۆستەکانی ناو دەسەڵاتی دادوەری چۆن دابەشەکرێ لە نێوانیانە طبعاً من هەر خۆم تێبینیم هەیە لەسەرەوەی ئەسڵەن بە دادوەری بڵین دەسەڵات نییە ئەوە دەستگایەکە ئەم دەستگایە پاشکۆی دەسەڵاتی جێبەجێکردنە چونکە ئەم دەستگای سەربەخۆی دارایی خۆی نییە ئەم دەستگای سەربەخۆ نیە لەوەی کەی دەوامەکە و کەی دەوام ناکە لە حکوومەتەوە وتە بێژی حکوومەتە لە بەیانی دەوام هەیە وشە لە بەیانی دەوامی وتی نییەڵێن نییە پاری بۆ نێرنیان بۆی نانێرن مەسەلی دیاریکردنی سەرۆکی دەستەکە و یان خو سەرۆکی دەسەڵاتەکان سەرۆکی دەستگاکە کەس نازانێت چۆن دیارێکرد و سەرۆکی هەرێمە نازام کێت ناو حیزبە کەسێک دەست نیشانەکەن و سەرۆکی هەرێم مەرسومێکی بۆ دەرەکات کەس نازانیان چۆن دیارێکرێت ئەگەر بمانێت دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی کاریگەر بێت ینی کۆمەڵی ئیجراعات هەیە کە من لە وتارەشا باسم کردووە پێویستە لە ڕێگەی پەرلەمانەوە سەرۆکی دەسەڵاتی دادوەری هەڵبژێردرێت و سەرۆکی دەستەی داواکاری گشتی هەڵبژێردرێت و ئەمانە کە لە پەرلەمانەوە هەڵبژێردان ئەو کاتە هێزێکیانە بێ بەرامبەر دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت هەیمەنە بک بەسەریان هەژمونی هەبێ بەسەریانە و ئەو سربەخۆیەکی مالیان هەبێ بە فعلی دەسەڵات بن و کۆمەڵی تەمان ڕێوشێنی ترێ ئێستاکە کاتی بەرنامەکەی ئەوە نیە ئێمە بین بە وردی باسی لەو ڕێوشێنانە بکەین و خۆت باس لەو تەوەرانە بکەین کە ئەبێتە هۆی سربەخۆی دەسەڵاتی دادوەری بەڵام بەداخەوە دەسەڵاتی دادوەری لێرەیە ئێستاکە ئەگەر لە سلێمانیە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان یان ئەگەر بەورتر بڵێن ماڵباتی تاڵەبانی هەرچیەکیان بوێت دادگا ناتوانێت بە پێچەوانەیان بجۆڵێتەوە لەولاش ماڵباتی بەرزانی هەرچیەکیان بوێت دادگا ناتوانێت بە پێچەوانیانەوە بجۆڵێتەوە بەڵام لێرە ممکنە دادگاکانی ئێرە بتوانن حکم بەسەر کەسێکی پارتیا بن لەوێش دادگاکانی ئەوێش حکم بەسەر کەسێکا بن کە نزیک بێت لە ماڵباتی تاڵەبانیەوە بە هەمان شێوە بەنسبەت ئێوێشەوە هەروایە بەنسبەت ئێرەشەوە هەروایە ئەوەی کە هەیە لێرە ئێستاکە دادگاکان لەم زۆنەیە هێزێک کۆنتترۆلی کردووە ناو هێزێکشە بنەماڵێ گروپێک کۆنتترۆلی کردو بە هەمان شێوە دادگاکان لە زۆنی زەردیشە هێزێک کۆنتترۆلی کردو لە ناو هێزەکەشە گروپ و بنەماڵەیە کۆنتترۆلیان کردووە و ئەبێ دادگاکان و دادوەرەکان و سەرۆکی دادگای ئیستئینافەکان و سەرۆک ئەوانەی کە تەمسیلی دەسەڵاتی دادوەریەکەن لەو مەنتیقانەیە ئەبێت گوێڕایەڵ بن و ناتوانن لە قسەی ئەو باش گروپانەیە بەزووکو دادوەرەکان بە پرۆسەیەکی چۆن تێدەپەڕن ئەگەر ببی بە دادوەر حەکیم ئێستاکە ئەو دادوەرە بە ڕێزانەی کە ئێستا لە دەرگاکانی هەرێمی کوردستانە کارەکەن و سیفەتی دادوەریان هەیە طبعاً ئەتوانم بڵێم سێ سنفن هەندێکیان وەختی خۆی لە سەردەمی حکوومەتی عێراقیان حکوومەتی بەعسا ئەگەر دروست بێ قسەکە
ئەوانە پەیمانگای دادوەریان تەواو کردووە بوونە بە دادوەر ئەمان تەبان بەشێکی کەمیان ماونەتەوە دادوەری زۆر شایستە و زۆر لێ هات و زۆر بەتوانە ئەویان تیا بووە بەڵام بەداخەوەوانش ڕەنگە لەبەر گیرۆ دەبوونیان بە ژیان و ئەوانەوە هەندێک جار وەلاکەیان بەم لایەن بەو لای ڕۆشت بێ گروپی دووەمی دادوەرەکان ئەوانی کە بوونە بە دادوەر لە ڕێگەی تاقیکردنەوەیەکەوە کراون یعنی ئەمانە پارێزەر بوون یان خزمەتی قەزاییان هەبوو و لە تاقیکردنەوەیەکیان کردووە تاقیکردنەوەکە بە هەم بە نووسین و هەم بە زارەکی کراون بە دادوەر بەڵام ئەوی کە بە پێی زانیاریەکانی من بەشێکی زۆری ئەم بەڕێزانە کرێ بڵێن 1970 ئەم بەڕێزانی کە بەشداری تاقیکردنەوەکەیان کردووە و وەرگیراون با بڵێن ئەوی وەریان گرنەک بەشداری تا ئەوانی کە وەرگیراون پێشتر تەسکیە حیزبی تەسکیە کراون لایەن حیزبەوە یان نزیک بوونە لە حیزب یان جۆرێ لە جۆرەکان حیزب ناڕەزایەتی نەبوو لەوەی ئەمانە بکرێن بە دادوەر گروپی سێم کە ئێستاکە ئەمانە وەجبەی تازن و وردە دادوەرە گەنجەکان کە هاتوونەتە ناو دادگاکانەوە ئیشەکەن ئەمە 1-2 ساڵە تەخەڕوجی پەیمانگای دادوەریە لە هەرێمی کوردستان ئەم پەیمانگای دادوەریەش بە هەمان شێوە خەڵک وەرەگرێت ینی لە ڕێگەی ئیمتیحانەوەوانەوە خەڵک وەرەگرێت بەڵام بە پێی زانیاریەکانی من نەحەقی زۆر کراوە لە ئیمتیحانەکەیە و پێشتر ینی پێش ئیمتیحانەکەەوە بڕیار ئەدرێت بۆ نمونە لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە چەندێک لەم لاوەر بگیرە چەندێک لەو لاوەر بگیرێ بەڵام ناڵێم هەموو ئەم بەڕێزانە هەمویان حیزبین بەڵکو ڕەنگە لە 1970 حیزب تەسکیەوە نزیکیان لە حیزب وەربگیرن ئەوانەی تر خەڵکێک کەمێنێت و خەڵکی بەتوانە و لێ هاتووی خۆی و ئەکە ئەشتنە ناو دادگاکانەوە طبعا هاوڕێی خۆشەویستی خۆمیان تایە من ناڵێم حیزبین بەڵام دوجار ئەمانە ناتوانن لە قسەی حیزبا دەربچن چونکە گە دەربچن یان نەقڵەکەین یان فەسڵەکەین یان بە جۆرێ لە جۆرەکان تعزیبێکی نەفسی دەدرێت سپاس دەکەم ناوبڕێکمانە دەگەڕێم وڵاتان بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و نەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی یا پراخە بەگەڵامێ و یان سڵق یان کەلەرم خواردنێکی ڕەسەن و خێزانیە پێگاتەکەی تەواو دیاریکراو نییە و بە پێکا نەگۆڕێت زۆر جار پەراسی و پاقلە و لۆبیایتیایە یا پراخ بە نانی تیری و ماستاوی خەستەوە خۆشە هەمومان نەزانین یا پراخ خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کۆمپانیای ئاکۆ کەریم کۆمپانیای ئاکۆ کەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی 10 ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات کۆمپانیای ئاکۆ کەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین 0 411 71 0 411 71 خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبز منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بە
بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کە بەس لە جبسی نینیایە لە جبسێکی ترانە خواردووە ئەوە تا لە ناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاکتۆر سەبارەت بە دۆخی یاسە کەوتت زۆر خراپە بەڕست کە دکتۆرات لە یاسایە سەگریانت بۆ دێ بۆ دۆخی یاسە لە کوردستانە کە بڵێن ئەو هەموو تاڵانی و گەندەڵی هەیە بەڵام خەڵک بڵێن یاسا لەکوێ یاسا دیار نییە ڕەنگە یاسا کارۆک و کوتەکێک دژی خەڵکا ژارەکە بەکاربهێنرێت وڵا بەتاکی دوایە بەداخەوەی بەتایبەتی ئێمە کە مامۆستاین لە زانکۆیە و دەرس بە قوتابیەکانمان ئەڕێنەوە زۆر جار ئەوی حراجێمان بۆ دروستە بێت ئەڵێن ئەمە بە پێی یاسا وایە یاسا بەم شێوەیە جێبەجێ کرێ و هەندێک جار قوتابیەکانمان بزەیەکمان بۆ کەنیان جۆرێک لە پێکەنینەوەوانیان پێدێ گەیشتۆتەوە حاڵی گریانمان بۆ یاسا بێ لە کوردستانە گەیشتۆتەوە حاڵەتە گریانمان بۆ وەڵڵاهی بەڵام نازانم گریانمان بۆی بێ من لەگەڵەوەیانیم ئینسان لە دۆخی خۆی بگری ئینسان دابڕوخێت ئینسانە بێ هەر بە هیواوە بژی یعنی ئەمانە طبعا ئەیانەوێت کاک حەکیم سوکایەتی بە قانونەکەن سوکایەتی بە دامەزراوەکانەکەن ئەیانوێ قیمەت بۆ هەڵبژاردن نەهێڵنەوە تەزویری تیاکەن قیمەت بۆ دموکراسی نەهێڵنەوە قیمەت بۆ مافی مرۆڤ و ئەم شتانە نەهێڵنەوە طبعا لەگەڵ ڕێزمە ئەیانەوێت دەستیان خستۆتە مزگەوت و شتەکانیش ئەیانێت جۆرێک لە مزگەوتەکانی ژوانیە بکەن کە خەڵک بڕای بەوەش نەمێنێت هەموو شتێک نییە لە جێی خۆی لابرن بۆی خەڵک قەنەعەتی بە هیچ شتێک نەمێنێ خەڵک بن بە یەکە و خۆشیان حاکم بن حتا کەناڵێندا مەزرا بۆ تێکدانی کەناڵێ ئەنوا و ئەشکال شتیان خەڵکیان بە ئەنوا ئەشکال شتەوە مەشغوڵ کردووە بۆی خەڵک بەمانەوە مەشغوڵ بێت و خەڵک لە وەکوتێ لە پێکدادانێکی کۆمەڵایەتیان بژی هیچی قەنەعەتی بەوەی تر نەمێنێ خۆشەویستی نەمێنێ متمانە نەمێنێ هیچ نەمێنێ بۆی خۆیان لە پشتەوە حکم و حکمڕان بن و فەرمانڕەوایی خەڵک بکەن و خەڵک ینی دەست نەخاتە ڕێیان ئێمە ئەبێ لەمانە تێبگەین لەم شتانە تێبگەین کە ئەمانەیکەن ئەم تەڵانێکە و ئەمان بۆ خەڵکێنێنەوە و ئەم فێڵانەی کە ئەمان لە خەڵکەکەین ئێمە ئەبێ خەڵک وشار بکەینەوە بڵین بابەجان کە ئەو ئەڵێ بۆ نمونە هەڵبژاردن فشەیە و هەرچێک بێ من هەر حاکمم ئەڵی کاکە ئەم قسێ بۆ سارکردنەوەی تۆیە ئەو ئەڵێ کە هەڵبژاردن ناکرێ بۆ سارکردنەوەی تۆیە ئەو ئەڵێ دیموکراسی فشەیە ئەڵێن بۆ سارکردنەوەی تۆیە ئەو ئەڵێ کە یاسا هیچ نییە و من ڕێزی ناکردم بۆ سارکردنەوەی تۆیە بۆیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین یاسا بکەین بە هەموو شتێک و یاسا وا لێ بکەین کە بەسەر هەمومانە جێبەجێ بکرێت یاسا بە معنای کەلیمە سەروەر بێت ئەو کە ئەوێ سوکایەتی بە یاسا بکە ئێمە نابێت وەڵامی سوکایەتەکەمان بە سوکایەتی بێت ئێمە ئەبێ ڕێز لە یاسا ئەبێ ئەمە لە سقڕاتەوە فێربین سقرات کە یانویز یاسایەکی ستەمکارانی بەسەرا جێبەجێ بکەن ئەیتوانی لە ڕابکات و حساب بۆ یاسا ئەوانە نەکات و خەڵکیش هەڵگێڕێت و پەلاماردا وتی نە من ڕێز لە یاساکاگرم بۆی دوا ڕۆژ خەڵکێک کە لە دوای منەوە دێ قسەیان هەبێ بڵێن کاکە ئەمانە بە یاسا حکومەکەن فعلەن ئێمەش ئەبێ ڕێز لە یاسا بگرین حەقمان نییە بەسەروی فڵانە مەسئول ئەوانە ڕێز لە یاسا ناگرێت چونکە ئێمە وەڵامی بێڕێزیکردن بە یاسا بریتی نیە لە بێڕێزیکردن بە یاسا وەڵامی بێڕێزیکردن بە یاسا بریتی لە سەروەرکردنی یاسا بۆی ئەوانەی کە بێڕێزیەکەن بە یاسا ئێمە بە سەروەربوونی یاسا محاکەمەیان بکەین باشە بەزووک و ئێستا کە بڵێن لە حکوومەتەکە بەس تەنها پارتی بەرپرسیار لە حکوومەتەکە خۆت بۆ نمونەیەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەشێک لە پێکاتەکان کە لەم کابینەیە بەشدارن ئەگەر پاشەشەیەکە بێت لە سەروەری یاسا لە ئازادی ڕادەربڕین ئەوانی شتێدا بەرپرسیار و بڵین بەشدارن بە وچوونی بەڕێز وەڵڵاهی بەڕاستی بە پرسیارێکی زۆر جەوهەریە کاک حەکیم دەست خۆش بێ ئەوەی کە تێبینیە لە سەرێکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان سەرجەم ئەو هێزانی تریش کە بەشدارن لەم حکوومەتەیە جگەرە پارتی تەبان پارتی بە عالەمی ئاشکرا لێ کاکەگیان من دژایەتی خەڵکەکەم من ئەوەی کە لە بەرامبەرم ڕابۆستم بەم شوێ مامەڵی لەگەڵاکەم و کەسیش ناتوانێت ڕەخنەم لێ بگرێت ئەوەی کە ئەمێنێتەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەمانە لە حکوومەتەکەی بەشدارن بەشداری سیاسەتی حکوومەتەکەیان کردو و بەشدار بوون لە ڕنگڕێژی و داڕشتنی
بەرنامجی حکوومەتەکە و هەموو پشتیوانەیەکیان دەربڕیەوە بۆ سەرۆکی حکوومەت کە بۆ ئەم حکوومەتە نازانم چاکسازی بکە و چی بکە ئەمانە بکات. باشە تۆ هەموو پشتیوانەیەکت بۆم حکوومەتە دەربڕیەوە ئەم حکوومەتە ئێستاکە مەودای ئازادیەکانی بەرتەسی کردوێتەوە خەڵکە گرێت و بە بیانووی ئاسایش تێکدانی ئاسایش و سەقامگیری ئەکاتە سجنەوە و هەر بۆ زانیاری جەناوت و بینەرانیش ئەوەی کە مودعیە لەسەر ئەم جوامێرانەی بادینان و زۆنی زەرد حکوومەتە دەستگای داواکاری بەڵێ حکوومەتە ئەزانی چی دەستگای داواکاری گشتی دەستگای داواکاری گشتی سەر بە وەزارەتی عەدلە وەزارەتی عەدل وەزیرێکە لە حکوومەت ئەنجومەنی ئاسایش سەر بە وەزارەتی سەر بە سەرۆکایەتی هەرێمە یعنی دەسەڵاتی تەنفیزیە باشە سەر بە سەرۆکایەتی هەرێمە خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانش جێگریان هەیە لە سەرۆکایەتی هەرێم یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی هەیە لە وەزارەتی عەدل بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیریان هەیە لە ناو حکوومەتە باشە پارتی کە ئێستا کە ئەمانەی گرتووە ئەڵێ ئەمانە ئەمن و ئاسایش و سەقامگیری دامەزراوەکانی حکوومەتێکە دەن مەبەستی دامەزراوەکانی دەسەڵاتی جێبەجێکردنە باشە دامەزراوەکانی دەسەڵاتی جێبەجێکردن ئێستاکە کێ تەمسیلەکات یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کەواتە ئەم سێ حیزبە مودعین لەسەر ئەم جوامێرانی بادینان ناکرێتەوە بە بەیاننامەیەک یا خۆت هەڵوێستی پەرلەمانتارێک تو ئەمەمان لەبیر بەریتەوە بڵێ وەڵڵاهی ئێمە دیفاع لەمان ناکەین بەوە دیفاعکردن نییە ئەمانە نابێ بەیاننامە دەربکەن و ناش بێ بەیاننامەیان لێ قبوڵکەین بەیاننامە لە ڕاگەیاندنکار لە خەڵکانی چالاکەوانی مەدەنی لەمانە قبوڵەکەین بەڵام لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بابەتە سەبارەت بەم بابەتە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان من خۆم هیچ بەیاننامێکیان نەخوێندوەوە بەیاننامەشان مەقبول نییە لای من بۆ لەبەر ئەوەی تۆ لە حکوومەتەکەی ئەکرێت هەنگاوی کردارێکی لە بەرامبەر مەسرور بەرزانیە دانیشتووە چەند وەزیری هەیە ئەم چواری هەیە ئەو پێنجی هەیە دانیشتون ئەبێ دەنگەکانیان یەک بخەن بڵێن کاک مەسرور تۆ چۆن بەمانەڵی ئەمانە جاسووسن بەڵگەت چییە وەزیری عەدل بۆ نمونە داواکاری گشتێکت کە بەو پەڕی توندیەوە داواکات ئەمانە عقوبە بدرێن تۆ بانگی داواکاری گشتێکت کردووە بزانین چییە ئەنجومەنی ئاسایش کە تۆ هاتووی مودعیت و ئەوانە لە سەریان وەکو شایەتی دەی لە سەریان کە ئەمانە ئاسایشی هەرێمیان تێکدا و ئاسایشی دامەزراوەکان تێکداوە پێمان بڵێ زەحمەت نەبێ ئاسایشی کام دامەزراوەیان تێکداوە بۆیە بەیاننامە لەمانە قبول ناکرێت لەم بەڕێزانە قبول ناکرێت من خۆم هیچ قبولم نییە و یەک بەیاننامەشم نەخوێندونەوە و ناشی خوێنمەوە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانی شەکەم بەیاننامەی ئەمانە نەخوێنێتەوە چونکە ئەمان بە فعلی لە حکوومەتەکەیان و ئەبێت هەڵوێستی کردارێکی و فعلیان هەبێت لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە بەیاننامە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان قبولەکرێت چونکە لە حکوومەتەکەیانین بەیاننامە لە چالاکان قبولەکرێت چونکە هیچ منفەزێکی تری نییە بەیاننامە بۆ نمونە لە خەڵکی ئازادی خواز و سەربەخۆ خواز و ئەمانە قبولەکرێت چونکە هیچ منفەزێکی تری نییە لەبەرەوە جارێکی دووبارەیەکەمەوە ئەوەی کە لەسەر ئەم بەڕێزانە مدعیە شاهیدە و داوای بە سزاگەیاندنیانەکە ئەمە حکوومەتە یعنی چی تۆ لە حکوومەتەکەیت و داواکەی وەڵا ئەمانە نابێت عقوبە بدرێن لەو کات لە کاتێکش ئەو حکوومەتەی کە تۆ تیایی بەشداری حکوومەتەکە خۆی داواکە بە توندترین سزا بدرێن و خۆی بۆ بە شاهید لە سەریان و خۆی مدعیە لە سەریان لەبەرەوە پێویستە ئەم دوو حیزبە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان من لەم پنتەیاڵە بە تایبەتی لەم کەیسەیە ئەبێت هەڵوێستی خۆیان ورتر و ڕوونتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەبڕن و هەڵوێستەکانیان کردارێکی بێت نەک لە بەیاننامەوانەی خۆی نەبینێت سەبارەت بە ئازادی ڕادەربڕین جگەل لە گیراوانی بادینان سەباز دەکەی کە کتێبێکی جەلالی ساماغا سەرۆکی پێشی دیوانی چاودێری دارایی لە سلێمانی ڕێگای پێنادرێت بیرەوەریەکانی بڵاو بکاتەوە لەبەرەوەی کە باسی گەندەڵەکان دەکات ئەمە چۆن دەبینی ئەمە شەر پاشەیەکی ترە تەنات گەشت بێتەوەی کە کتێبیش ڕێگای پێنەدرێت وڵی ئەمە پاشەکشەیە لە تەبان هیچ لە ئازادیوانەیە بەڵام پاشەکشەیە لە عەقلیشە عەقڵ ئەگەر پاشەکشە نەبێت لە عەقڵا یعنی سا کەی باوی ئەوە ماوە تۆ ڕێگری لە بڵاوکردنەوەی کتێبەوە شتانە بکەی یعنی سا کەی سنوور ماوە کەی شت ماوە کاکە تۆ ڕێگری لەکەی لێرە بڵاوی کاتەوە ئەچێت لە لوبنان بڵاوی کاتەوە ئەچێت لە وڵاتێکی ئەوروپی بۆی تەبعک بە PDF بڵاوی کات بە PDF بڵاوی کات و ئەنواع و ئەشکال وەسیلە هەیە ئێساکە ناتوانانی یعنی تۆ مەگەر خەتی ئەنتەرنێت و هەموو شتێک لە خەڵک دابخەی بڵێ نابێم کتێبەی جەلالی ساماغا بخوێنێتەوە کەی باوی ئەوە ماوە تۆ ڕێگری بکەی لە بڵاوکردنەوەی کتێب و ژماری سپاردنەوە شتانی پێنەدەی یعنی بەڕاستی بە پاشەکشەی وەک وتم لە بیرکردنەوە لە عەقڵ لە تێڕوانین ئەمە پێشەوەی کە پاشەکشە بێ لە کردارە بۆیە من هیوادارم ئەمانە مراجعەیەکی گشتگیری تەسەڕوفاتی خۆیان بیرکردنەوەی خۆیان تێڕوانینی خۆیان بۆ سیاست و بۆ حکمڕانی لە وڵاتە بکەنەوە کە بزان ئەمانە لەکوێی عالەمان لەکوێی
نەخشەی جیهانی حکومڕانیان لەی شوێنێکە خۆیان نابینەوە نابینەوە لەی شوێنەکە نەخێر لەی خراپەشەیان وست لە خراپەشە لەی شوێنی خۆیان نابین والله لە خراپەیە ڕەنگە لە ڕیزەکانی پێشەوە بن بڵێ لە خراپە لە ڕێزەکانی پێشەوەن بەڵام لە نەخشەی حکومڕانی کە ئەگەر دروست بێت نەخشەیەکی حکومڕانی دروستکەین بڵێن ئەمانە حکومڕانی باشی تیا بکرێن ئەمان ئەسڵ لە نەخشەکەیان نابن بۆیە پێویستی بە مڕاجعەیەکی شاملە وەم دۆخەش هەروە بەردەوام نابێت ینی خەڵک ڕاستە هەندێک جاری ساکە بەهۆی تەراجوعی ئۆپۆزیسیۆن و کۆمەڵێ ڕەنگە هەنگاوی تر نراوەوانە یاخود کۆمەڵێک فاکتەر ئەوانە بوونە هۆی ڕەنگە جۆرە لە جۆرەکان خەڵکی سارد کرد بێتەوە بەڵام دڵنیا بە ئەمە ساربوونەوەی هەتایی نییە ئەم مجرڕ ڕەنگە پشودانێک بێت ممکنە خەڵکەکە وەکو بڵێ پشوویە گۆر بگرێت و سەیری دەوروبەرەکەی خۆی بکات چونکە ئەو سەدمەی بەهۆی پاشەکشی ئۆپۆزیسیۆنەوە تێکەوت ڕەنگە جارێ نەوێت بەردەوام بێت ئەوێ بیر لەم سەدمەیە بکات و بزانەمە چۆن بۆ چۆن ڕوویداوام پاشەکشەیە سەیری دەوروبەرەکەی خۆی کات و خۆی ڕێکەخاتە و جارێکی تر ڕناوەسێ چونکە مەسلەی دژایەتیکردنی گەندەڵی و دژایەتیکردنی نادادی بە درێژایی مێژوو هەر بەردەوام بووە ئیتر بەردەوام بوونەکەشی لە هەڵکشان و داکشانە بۆ هەندێک جار بە ژمارەیەکی کەم بۆ هەندێک جار بە ژمارەیەکی زۆر هەندێک جار کاریگەر بوو هەندێک جار کاریگەرێکی کەمتر بووە دڵنیا بە مەسلەی دژایەتیکردنی نادادی و سیستەم و ئەوەی کە لە هەرێمی کوردستانی شایە بەردەوامە بێت چونکە خەڵگای بینێ بەڕاستی یەک نقطەم بیر چوو وەڵاهی پێم خۆش بە ئەوش ئاماژە پێ بکەم ئەمانە باز لە یاسا و باز لە دەستگای داواکاری گشتی و تەمانم ڕۆکە دەستخۆشی لە بەڕێز کاک حاکم فەرهاد دەکەم ینی زۆر بە جوانی نقطەی خستۆتە سەر پیتەکان و زۆر بە جوانی بەڵێ زۆر بە جوانی بابەتەکەیشی کردوێتەوە و ڕەهەندەکانی بابەتەکەیشی کردوێتەوە کاک حەکیم بۆ نمونە ئێستاکە ئەوەی کە ئەمانە خۆیانەیکەن ئێمە ڕۆژانە لەم کەناڵە بەڕێزەی جەنابتانەوە لە کەناڵەکانی ترەوە ڕۆژانە شتی نایاسایی ئەکرێت ڕۆژانە ژەهر دەرخواردی ئەم خەڵکە داماوا درێت لە ڕاگەاندنەکانەوە بینیمان بەڵگەی ڤیدۆیی هەیە کە بەرپرسەکان کۆمەڵێ ناوی کۆمەڵێ بە ناوی شۆیڵێ کۆمەڵێ بەرپرس یانەی شەوانە و شوێنی لەشفرۆشی و مەسلەی خەریکی تیجاری مخدرات و ئەمانەن باشە داواکاری گشتی ئەی تۆ بۆچی لەسەر ئەمانە نایتە دەنگ بۆچی داوە و سکاڵات دژی ئەمانە ناجوڵێنیت مەسلەی لەشفرۆشی با بە یاسای سزادان زۆر بە ئاشکرا سزایەدات نابێت شوێنی لەشفرۆشی بکرێتەوە ئەوە بەڵگە هەیە ئەو یاساکە لە بەردەستە ئەی باشە تۆ کەی سکاڵات جوڵێن لە دژی ئەمانە بۆ قاچەقی سنوورەکان بۆ قاچەقی سنوورەکان بۆ مەسلەی نەوت بۆ هەموو ئەم مەسەلانەی کە بەرپرسەکان و خەڵکی دەستڕۆشتی لێ پشتەوەیە بۆچی تۆ لەسەر ئەمانە نایتە دەنگ بەڵام بۆچی تۆ لەسەر ئەوە دیتە دەنگ ئەگەر کەسێک گروپ چاتێکی هەبوو بێ لە ناو گروپ چاتێکە یاخود لە ناو گروپێکی مەسنجەرە شکاتی دەردی حاڵی خۆی کرد بێت ینی لە کۆمەڵی هاوڕێن بەیەکەوە و توانە بۆ نبوونە نادادی هەیە لەم هەرێمەیان ئەوە ئەمە حاڵنی ئەمە لەم هەرێمەیە هەمانە شکاتی حاڵی خۆیان کردووە لە بەرامبەر یەکتریە تۆ داوای ئەوە بکەی ئەمانە بەتونترین سزا بدەیەن لەبەر ئەوەی ئەمانە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی هەرێم بەڵام دروستکردن یانەی شەوانە و شوێنی لەشفرۆشی و قاچاقچێتی و نازەم تیجاری مخدرات و چی تیجارە لەگەڵ داعش و فلانە ئەمانە هیچی زەرری نییە بۆ ئاسایشی هەرێم بەڵام بەس ئەمان زەرری هەیە بۆ ئاسایشی هەرێم ئەمە خوش قبوڵی ناکە بەڕاستی بەتۆ پرسیارم چی ئاسایشی هەرێمی تێکداوە کێ ئاسایشی ئەمنی کۆمەڵایەتی بە کورتی بێ واللهی کاک حەکیم اینجا من سەرنجێکم هەبوو لەسەر ئەوەی کە هەمواری یاساکەیان کردەوە ئەو مادەی 156 طبعا مادەی 156 یاسای سزادە پێشتریش کە ئاماژەم پێکرد مادەکە ئەڵێ چی پێش هەموارکردنەکە ئەوەی لە سەردەمی بەعسا دەرچووە ئەڵێ هەر کەسێک ئەگەر کارێکی ئەبان قەست بکات بە مەبەستی زیان گەیاندن بە سربەخۆیی وڵات یەکێتی خاکی وڵات لەگەڵ سەلامەتی زەویوزاری وڵات باس ئەمانەی کردووە ئەمە کە مادەکان هەموار کردووە لەبەرەوەی نە سربەخۆیمان هەیە نە یەکێتی خاکی وڵاتمان هەیە نە سەلامەتی زەویەکانمان هەیە هەرسێکیان لابردووە کردویانە بەوەی ئەگەر کەسێک زیان بە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بگەێنێت ئەوە سزا ئادرێت بە سزایەکە لە بە سزای هەتا یاخود بە سزای کاتی بۆیە ئەمەی کە وەکوتم مەسلەی کە ئێمە سربەخۆیەکی خۆمانی سربەخۆی بڕیاردانمان نییە ینی سیادەمان پێشێل کراوە وای کردووە ئەمە زیانی بە ئاسایشی هەرێم گەیاندووە کە ئێمە ئاسایشمان نییە ئێستا کە حالیەن
بۆیە ئەمانەشیان لابردو ئەمانە ئاسایشمان نییە بۆی ئێمە پێویستە سەرەتا هەوڵ بدەین ئاسایش بگەڕێنینەوە ئاسایش بۆ هەرێم بگەڕێنینەوە پارێزگاری لە زەویەکانی خۆمان بکەین ئەو وڵات کە تەدەخلی کردو هەوڵ دەین بیان خێنە دەرەوە و هاوکار نەبین لەگەڵ ئەم وڵات و ئەو وڵاتە ئاسایش بگەڕێنینەوە ئەو کاتە ئەتوانین پارێزگاری لە هەموو شتێکی خۆمان سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیسماعیل نامی دکتۆرە لە یاسا مامۆستای کۆمادوان کرد سپاس بۆ جەنابی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ